Смішно, почали тоді ту гранату шукати, де вона закотилася, яка вона там. Ну, якщо у вас є світло, то давайте світлом, бо тут темно. دوای 42 ڕۆژ دەگەڕینەوە ئەو شوێنەی کە بووەتە مۆتەکەی شەو ڕۆژیان. сюди хоч дихнути, хоч трошечки повітрям, бо там ئێرە پەناگەی قوتابخانەیەکە لە گوندی یاهیدنێ. 350 کەس لە دانیشتوانی ئەم گوندە لە ترسی هێرشەکانی رووسیا ڕۆژی 3 مانگی 3 خۆیان لەم پەناگەیە هەشاردا بوو. بەڵام بۆ ماوەی 28 ڕۆژ ئێرە بووە بەندیخانە و ئەمان بەندکراوی هێزەکانی رووسیا. لە هەر ژوورێک ژمارەی کەسەکان و منداڵان نووسراوە. لێرە 28 ژن و پیا و 5 منداڵ. хто перший сів, хто пізніше прийшов, прийшлось сидіти просто. دەڵێت ئەوەندە جێگامان کەم و تەسک بوو کە زۆربەمان لێرە لە تەنیشت یەکدا دەنیشتین. Не було. Це вже останніх, кого згонили сюди. Давайте почнемо спочатку з того, що не було світла тут. Ми сюди لێرە هیچ ڕووناکیەک نەبوو. هەندێک کەس لایەتی دەستیان مۆمیان پێبوو. دوو ڕۆژی یەکەم زۆر سترێسمان هەبوو چونکە خواردنمان کەم بوو. کەمێک بسکویت و کێکمان پێبوو. دواتر هێزەکانی رووسیا خواردنە بەسەرچۆکانی خۆیانیان пێمان دەدا. світло хоч як-небудь з діла. І дуже страшно їм було. Вони дуже хотіли на вулицю, але вони розуміли, що на вулиці ще страшніше. ئەو دەڵەیە کە زۆر جار ئەو منداڵانەی کە لێرە بوون زۆر بێتاقەت دەبوون بۆ ئەو کاتانە کە مۆمیاندا دەگیرسان تەنیا کاری کە دەیان توانی بکەن ئەوە بوو کە دێن و لەسەر دیوارەکان بەم شێوازە بۆ خۆیان وێنە بکێشن بە جۆرێک خۆیان لەو کەش و هەوا سارد و بێتاقەتیە کە هەیە ڕزگار بکەن. ئەم پەناگەیە 5 ژووری هەیە. 7 منداڵ لە تەمەنی 1 مانگی تا 17 ساڵان لەگەڵ کەسانی بەتەمەن و نەخۆش لەم ژوورانە بوون. ئەمە گەورەترین ژوورێکە کە تێدا بوون 140 کەس. То ми весь кисень цей вже видихали, мабуть. І لێرە هیچ هەوایەک نەبوو. هیچ ئۆکسجینێک نەمابوو. بە زۆر هەناسەمان دەدا و گەرم دەبوو. هیچ دەرفەتێک نەبوو کە هەناسەیەکی ئاسایی هەڵمژین. ئیدی مردنی خەڵک دەستی پێکرد. هەر لێرە پیاوێک مرد کە تەمەنی 90 ساڵ دەبوو. هەموو ڕۆژە کەسێک دەمرد. لێرە 4 منداڵ دەخەوتن. هەندێک جار کە کەسێک دەمرد ڕێگەیان دەدا تەرمەکان ببینە دەرەوە. بەڵام زۆر جار ڕێگەیان نەدەدا و ئەو تەرمانە بۆ ماوەی 24 کاژێر هەروە لە بەردەم ئەو منداڵانە دەمانەوە. Почали їх лупити мінометами. Осколки двох чоловіків. 4 تەرم لێرە بوون. ئێمە چوین و پێمان وتن کە ڕێگە بدەن لایەنی کەم تەرمەکان ببین و بیان سووتێنین. ئەوانیش وتیان باش. 3 پیاو چوینە سەرەوە چاڵێکمان هەڵکەند و تەرمەکانمان سووتان. І вони мусили, єле добрались сюди втекти. А це той календар, що я вела. 3 дні. من ئەم ڕۆژمێرەم دروست کرد چونکە دوای 3 ڕۆژ ئیدی کاتمان لەدەست دەرچوو. بۆیە ئەمەم دروست کرد تا ئاگەمان لە ڕۆژەکان بێت. 3 مانگ بوو هێزەکانی رووسیا ڕۆیشتن بەڵام کەس نەیدەوێرا بڕواتەوە بۆ ماڵی خۆی لە ترسی بوونی مین و تەقەمەنی و هەر لێرە بووین. 3 مانگ هێزەکانی ئۆکرەینا هاتن و ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە ئەوانمان بینی. ئەم لیستانەش ئەو کەسانن کە مردن. لەو ماوەیەدا کە لێرە بوون 10 کەسیان مردن. ڕۆژانە کاژێرێک ڕێگەیان پێدەدرا بێنە سەرەوە. چەند جارێک سەربازە ڕووسەکان بە مەبەستی بردننی کچە گەنجەکان چوونەتە خوارەوە. بەڵام هەموو کات بە تەمەنەکان ڕێگریان لێکردوون و کچەکان بە لە چک خۆیان داپۆشیوە. هیوان بۆ دەخوازێ هیچ کات لە هەلومەرجێکی لەو شێوەیە نەبم. هیوایەک کە هێشتا بەشێکی زۆر لە دانیشتوانی باشوور و ڕۆژهەڵاتی ئوکراینا ئاواتی بەدیهاتنی دەخوازن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و گوندی یاهیدنێ سەر بە پارێزگای چرنەهیب.